بەسێتم بۆ ئەم برای کە پرسیارەکەشی ناردووە زانستی شەرعی بخوێن. یەکی حەوت بە حەول و قووەتی خوای گەورە امتحانە امتحانەگەکەینی ئەو قوتابیە بە ڕێزانە کە ئەیانوێت لە لای ئێمە زانستی شەرعی بخوێن. ئێمە دوو مەرحلە و سێ مەرحلەمان ئێستا هەیە. ئیبتیداییمان هەیە، ناوەندیمان هەیە، ئامادەیمان هەیە. ئامادەیەکە ئەبێ شەست بەرەو ژوور بێنی بۆی بچیتە ئامادەیەکە. ئیمتحانێکی قبوڵە کرێ، یەکی حەوت، یەکی هەشت، یەکی نۆ، یەکی دە، ئەمانە ئیمتحانەکردن. هەر کەسێک کە هاتووە ئێستا نزیک 600 کەس خۆی نووسیوە. ئەمانە لە یەکی حەوت جەنابی شت خۆت بنووسە لە زادی موقعی زادی ڕێمان بچۆرە ئەوێ نووسراوە تۆمار، نووسراوە خوێندکار، ناوی خۆ دەنووسی، کۆد وەرەگری. ڕۆژی یەکی حەوت بە پێی تەوقیتی کوردستان کاتەکان حتمما دیاری کراون بە پێی جەدوەل. مەجالێکی باشە دەبێت 50 پرسیارت بۆ دێتەوە. پرسیارەکان ئاسانن، ئاسان نین لە مەزمونیانە، چونکە 5 لەسەر عەقیدە و 5 لەسەر فکرە و 5 لەسەر قورئان و 5 لەسەر فقه و ئاوایە جوابیانە دەیتەوە. ئەگەر 6 بەرەو خوارە بڵێ 58 بەرەو خواریشت هێنا ئەچیتە نیدا ناوەندیەکەیە. ئیبتیداییەکیشمان هەیە، ئەوە هێشتا بڵاومان نەکردوەوە کتێبەکانی کە هەر کەستا بێت لە عاسی خۆیەوە بە خوشکوبرا و کە سوکاری خۆی بڵێتەوە، چونکە ئەوە هی مناڵن ناکرێ بیان هێنینە سەر ئینتەرنێت و دەرسیان پێ بڵین. لە نیداکە زۆر بگیرێ شتێکی زۆر باشە. جەنابەت وەسێتم بۆ جەنابەت و هاوبیران و هاوچێشەکانی خۆت ئەوەیە کە پێویستە پێ بگەین بە زانستی شەرعەکان، عەقڵمان پێی بشکێ. ئەنجا وردەوردە برایەتە دینیەکەمان لە ناو خۆمانە هەست بە ئینتیمای دینەکە بکەین، نەک حیزبایەتی. من بانگت دەکەم بۆی کە من و جەنابەت ببین بە برای یەکتری، نەک مامۆستا و تەلەبایەتیەکەش. هەر بە برایەتی دینی تۆ لە منە هەست پێ بکەی کە برایەکی دینی خۆت، و منش هەست پێ بکەم کە برایەتی دینیمان لەگەڵ یەکتر دروست کردو. و هەروەها بەم برایەتیە دینیە بە قووەتە بینەوە بەخوا قەسەم. ئەوەی ئەهلی مزگەوتیشە برامانە، سۆفیە، سەلەفیە، خەلەفیە، جیهادیە، شکەوتیە، هەر کەسێک هەیە. ئێمە ئەهلی مزگەوت بە برای خۆمان ێزانین. غەڵەتمان هەیە و غەڵەتیان هێوانی کەش هەموو غەڵەتیان هەیە، نەسیحەتی یەکترەکەین تا ڕاستیەکەین.